ئایا وڵاتانی ئیقلیمی چییان دەوێت لە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان؟ ئەوەندەی تورکیا گرنگە بەنسبەت ئێمەوە هیچ وڵاتێکی تر ئەوەندە گرنگی نییە. ئەگەر بەرژۆن ئێستا لەوە بخوازیتن کە هیچێتی هیچ سوودی نما دەوانێتەوە هەر لێشی نەبرسی. کارتی وێچێتی ئەو پەیوەندیانیان بەخرا بەکارهێناوە بۆ ناو گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان تەنانەت بۆ پارتیەکانی دیکە هەرێمی کوردستانی زۆر بەداخەوە پارتی لە سیاسەتەکانی تورکیا نزیک بووە یەکێتی لە سیاسەتەکانی ئێران. من حەقم هەیە باسی پارتی بکەم کاشادمان من نوێنەری پارتی یەک پرۆسێ سیاسی پێ بڵێ هەرێمی کوردستان توانی بێتی کاریگەری لەسەر پارتی لەو بینی بە تا شێوەیە پارتی بە تاقی تەنیا من مەسئولم لە قسەی خۆم پارتی بە تاقی تەنیا هەزمونی هیچ کەسێکی بەسەر خۆی پارتی وەنیە بەسەر بڕیاری پارتی وەنیە هەمووتان نەخێر هیچ جوان هەمووتان ئەگەر وایە باسی وێژاغم بۆ بکە وەکو گەورەتەی خیانەتێتەوەی باسی ئەو عیلاقە لە شەفەفە بۆ بکە لەگەڵ تورکیا باسی ئەوم بۆ بکە باسی ئەوم بێ بکە تا ئێستا لەو عیلاقاتانە پارتی نەیتوانی شکۆی کوردی هەیبەتی کوردی زانکە. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەوی پێنجشەممە کاتژمێر 9:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.